10,000 ئاوارە لەسەرێ چیایە شنگالێ ماینەوە حکوومەتە عێراقێ 2 هلیۆکۆپتەر بۆ ڤەگوهاستنەوان تەرخان کرینە. بەلیڤان ئاوارە دیار کرد کە واستە و واستەکاری و گوهاڕینە قۆناغێن هێزێن پێشمەرگە و ئەسایش بتنێ بۆڤان ئەگەرە بکارتێ و بتنێ کەلوپەلێن شەڕوانە تێنە ڤەگوهاستن و ڕێکێ نادنەوان سواری هلیۆکۆپتەرێ ببن. و ئەوە دیژی ئەس بێژمەتە نهۆ تەیارێت تێ بودەهی واستا ئێ بەڕەکن بیستی واستا بەڕەکن بە بەنەنگازە ئێمە قەدمین ناوێ مەدەرینن ئێبێ تەیارێ نەدانی تقریبانەوە بۆ سێ حەیزێمە ملوێدرێ گەلک کات ماشینن بریندارە ماشینن بەس ئەغلبیە واستال بەڕەتکن مەدیا تەیارەکەوە مەزن بێ و عایلەتا خلاصکە نزیکە 10,000 عایلەتی الوێدری محاسرە. ئاوارەیان لەسەرێ چیایە شنگالێ گازندە و گلیەن مەزن ji سەرپەرشتên karênvan firۆگاکردن و گوتن ئاوارە و فەقیر و هەژار بچڕووە ڕێ بۆوان نایتە دان سواری هلیۆکۆپتەرا ببن. ئەس بێژم ئەوە پێنجی ڕۆژە ڤیواجبەی ئەس vêrê çir rengajî wasakarî nehatiyekirin xelkeke wextê têdme sicileka hey û sicil jî ya Mam Husên yê ilimdar e me ya daye vê ku ew bo Xwedê û bo şolê me birêve bibetin wastekariyê neket ev ê ya divê jî wastekarî çi ye hinde cara te hendîd me 20 pîrek rizgar kirin jinek zarok şilepê Daişa û ew diya wextê baz dan û du şev û du roja birêve hatine vêre melbin xîvetekê jî danan meqûl nîne em vê sira 10 rojan pêlîne sirakî û beyn. Eva wastaye ev ye yan haletekî emeliyata jinekê bît yan nesaxek bît yan birîndarek bît yan heko gotî doktor bêjît eveyî mihtace ev ye wastekariya me. هلیۆکۆپتەر بتنێت کارێ 20 ئاوارە هەلگرێ و ژمەترسی و سەرما و سەقەما زەوستانێ و برچیبوونێ ڕزگار بکە. ئایا پرسیارت vê derê درستت bê کە هلیۆکۆپتەر 20 کەسا هەلبگرێ چەند دەم بۆت vê هەتا 10,000 ئاوارەی ڕزگارت کە. ئەحمەد شنگالی، کورتسات نیوز، چیایە شنگالی.